سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە دەهۆ کار دەکەین کەوا دەکەن زنجیرەی کوینز گامبێت یاخود قوربانیدانی شاژن شایانی بینین بێت. بەرلەوەی بچینە سەر باسەکە بەبیرتان دێنمەوە کە دەتوانن لە سۆشیال میدیای وسامە ئەحمەد فۆلۆم بکەن لە هەریەکە لە تویتەر و ئینستاگرام و فەیسبوک و هەروەها لێرەش سەبسکرایبی کەناڵی یوتیوبەکەم بکەن تا بابەتی زیاتری هاوشێوە ببینن. دەتوانن سەبسکرایب بکەن و لایک بکەن یاش دەتوانن نەیکەن و تەنها سوود لە ڤیدیۆکان بینن بە ئارەزوی خۆتان. با ئێستا باس لە زنجیرەی کوینز گامبێت بکەین. زنجیرەی کوینز گامبێت زنجیرەیەکی نوێی تۆڕی نێتفلیکسە. زنجیرەکە کورتە زنجیرەیە لە ڕۆمانێکەوە وەرگیراوە. سەرەتاوامان زانی کە زنجیرەکە زنجیرەیەکە لە ڕووداوێکی ڕاستەقینە وەرگیراوە، بەڵام نەخێر لە ڕۆمانێک وەرگیراوە کە لە ساڵی 1983 بڵاو کرایەوە. تا ئێستاش چەندان هەوڵ درابوو کە ڕۆمانەکە بکرێت بە زنجیرە و فیلم، بەڵام هیچێک لە هەوڵەکان سەرکەوتوو نەبوون تاکو لە ساڵی 2020 نێتفلیکس زنجیرەیەکی لێوە بەرهەمهێنا. زنجیرەکە دەنگدانەوەیەکی زۆری بەلای خۆوە دیت، خەڵکانێکی زۆر لە سۆشیال میدیا بینەری بوون و پێی سەرسام بوون، هەروەها ڕێتینگێکی زۆر بەرزی وەرگرت لە وێبسایتەکان کە تایبەتن بە فیلم و لەلایەن ڕەخنەگانەوە ڕێتینگێک و پلەیەکی زۆر بەرزی وەرگرت. هەر بۆیەشەوە پێویستم زانی ئەمڕۆ باس لە 10 خاڵ بکەین کە وا دەکەن ئەم زنجیرەیە شایانی بینین بێت. خاڵی دەیەم ئەوەی کە وا دەکات زنجیرەکە هی بینین بێت و هی ئەوە بێت سەیری بکەین ئەوەیە کە زنجیرەکە مینی سیریزە، واتە وەکو زنجیرەکانی تر نییە کە لە چەند وەرزێک پێک بێت یاخود ژمارە ئەڵقەکانی زۆر بێت کەوا بکات لەوانەیە بەشێک لە خەڵکی وەڕاست ببن، بەڵکو زنجیرەکە تەنها لە 7 ئیپیسۆد پێک دێت، تەنها 7 ئەڵقەیە و بە یەک وەرزیش تەواو دەبێت و تا ئێستا پێناچێت بەشی دووەمی هەبێت و هیوادارم نەشی بێت، چونکە زنجیرەکە خۆی نێتفلیکس وەکو مینی سیریز لە قەڵەمی داوە. لە هەمان کاتدا زنجیرەکەش لە ڕۆمانێک وەرگیراوە کە وەرزی دووەم و کتێبی دووەمی نییە. ئەمە خاڵێکە کەوا دەکات ئەوانەی حەز دەکەن ئەڵقەی کورد ببینن سەیری بکەن و حەز بەم زنجیرەیە بکەن. خاڵی نۆیەم ئەتمۆسفێر و دەوروبەرەکەیە کە دروست کراوە بۆ زنجیرەکە. طبعاً زنجیرەکە باس لە ساڵی 1960ەکان دەکات. ڕێخستنی زنجیرەکە بەگشتی لە جلوبەرگە، لە شوێنەکانە، تەنانەت لە مۆسیقاشەوە ڕێخستنەکەی زۆر جوانە، یعنی زۆر بە ساڵەکانی 1960 دەچێت. بۆ نمونە ئەگەر مۆسیقا وەربگرین لە گشت ئەڵقەکان چەند مۆسیقایش تێدایە، لەوانە چەند گۆرانیش تێدایە کە گۆرانیەکان هی 60ەکان و پێش 60ەکان بوون. زۆر جوانەواتە گۆرانی نوێی تێدانی یاخود گۆرانی جیاواز و تایبەتی تێدانێ، بەڵکو گۆرانیەکان ڕاستەقینەن، گۆرانیەکان گوتراون لە پێش ساڵەکانی 60 ئەو گۆرانیانە وتراون لەگەڵ زنجیرەکە ڕەبط کراون لەبەر ئەوەی پیشان بدات کە ئەو گۆرانیانە هی ئەو کاتەن و گۆرانیەکان هەبوون. لە ڕووی جلوبەرگ و مێکاپەوە بەڕاستی نەخشاندنێکی زۆر جوانیان کردووە بۆ ساڵی 1960ەکان. ئەوانەی لە جلوبەرگ و مۆدێلینگ و ئەو بابەتانە شارەزا بن دەزانن کە ستایلی 60ەکان زۆر جیاواز بووە لە ستایلی ئێستا، بگرە لە ستایلی 70ەکان و 50ەکانیش جیاواز بووە. ئەوان چون ستایلی 60ەکانیان هێناوە لە ڕێی جلوبەرگەوە، لە ڕێی مێکاپەوە، لە ڕێی شێوازی داهێنانی قژەوە زۆر بە جوانی ئەو ساتەیان پیشانداوە. ئەوەش کەوا دەکات ئەو گرنگیدان بە ساوندتراک و جلوبەرگ و مێکاپ و ئەو بابەتانێک کە تایبەتن بە 60ەکان زۆر بە جوانی لە زنجیرەکە بەدەرکەون، بریتیا لە خاڵی 8ەم کە سینەماتۆگرافیە. ئەوەی شارەزای سینەماتۆگرافی بن لە سینەماتۆگرافی هەندێک بابەت زۆر گرنگە، بۆ نمونە کەلەر، بۆ نمونە فۆکسی سەر سینەکە لەسەر چێە. زۆر جوان لەم زنجیرەیە فۆکسەکان دەخرانە سەر ئەو بابەتانە کە گرنگ بوون. بۆ نمونە چێس یاخود بڵێن شەترەنج زۆر جوان تەرکیزی دەخرایە سەر کاتێک پێویست بوو، یان خودی کارکتەرە سەرەکیەکە کە بریتی بوو لە بێث هارمن کاتێک پێویست بوو گرنگی دەخرایە سەر و فۆکسی دەخرایە سەر و ئەو فیچەرانێک کە ئەو کەسە هەیبوون کە فیچەرەکانی ساڵی 1960 بوون یاخود ئەو تایبەتمەندیانێک کە هی ساڵی 1960 بوون لەو کەسەدا هەبوون زۆر بە جوانی پیشان دەدران لە ڕێی سینەماتۆگرافیە ڕاقیەکەیەوە. خاڵی هەفتەم ئەگەر نمونە بخۆم بێنمەوە، ئەگەر پێشتر لە منیان پرسی بە کە ڕۆژێک دێت و حەز بە شەترەنج دەکەیت یاخود حەز بە زنجیرەیەک دەکەیت کە باسە شەترەنج دەکات، دەمگوت شتیوان نییە، لەبەر ئەوەی شەترەنج یەکێکە لەو بابەتانە یاخود یەکێکە لەو یاریانەی کە زۆر خاوە. یاریە سارد و خاوەکانیش کەسانیش تایبەت هەن کە حەزیان پێ بکەن، ئەگەر نا بەگشتی خەڵکانیش زۆر کەیفیان بەو یاریان نایەت. لەوانە خۆم زۆر هاندەری چێس یاخود هاندەری شەترەنج نەبوو، بەڵام لە ڕێی ئەم زنجیرەیەوە کە وای کرد شەترەنج بەلامەوە خۆشەویست بێت. دوای زنجیرەکە وەک زۆربەی خەڵکی کە زنجیرەکەیان بینیوە حەزێکم بۆ شەترەنج دروست بوو. وای لێ هات کە بچم لە ئینتەرنێت سەرچێکی لێبارەوە بکەم کە بزانم یاساکانی چۆنن، شێوازی ئەنجامدانی یاریەکە چۆنە،
یعنی وای لێکردی لە ڕێی ئەم زنجیرەوە یاریەکەی بەلاو خۆش کردی. ئەمەش دەگەڕێتەوە بۆ خاڵی شەشەم کە دایرێکتەرە دەرهێنەرەکە بەڕاستی دەرهێنانێکی زۆر ڕاقی بۆ ئەم زنجیرەیە کردووە. یعنی لە ڕێی ئەم دەرهێنانەوە یاریەک کە یاریەکی ساردا بە پێچەوانەوە وا جۆش و خڕوش پێداوە کە ببێت بە یاریەکی حەماسی. ئەوانەی کتێبەکەیان خوێندوتەوە دەزانن دەڵێت کە بێت هارمن کاتێک ویست بێتی یەک جوڵە بکات لە یاریەکە جاری وە هەبووە یەک کاتژمێری خایاندووە، بەڵام دەرهێنەرەکە وا جوان ڕێکی خستووە جاری وە هەیە پێچەوانەوە بابەتەکانی زۆر خێراتر کردوون، شێوازی ئەنجامدان یاریەکەی خێراتر کردووە، تاکو و تێنشن و تاکو و حەماسەت و پەرۆشید بۆ یاریەکە زیاتر بێت، پەرۆشید بۆ زنجیرەکە زیاتر بێت و چێژی زنجیرەکە نەبڕێت. لە هەمان کاتدا پۆزیشن و دانانی کامێراکان زۆر جوانە، زۆر باش تەرکیزەکە خراوەتە سەر بابەتە سەرەکیەکە. یعنی ئەگەر یەکێک لە بابەتەکان وەربگرین لە پۆستەرەکەش هەر هەمان شوێنی تێدایە. کاتێک بێت هارمن لە کلۆسەپ پیشان دەدرێت زۆر گرینگە کە ئەو حاڵەتە ئیمۆشن و هەستەکانی ئەو کارکتەرەی تێدا بەدەرکەون. یعنی دایرێکتەرەکە زۆر جوان ویستویەتی کە فۆکسەکە بە تاوی بخاتە سەر ئەو کارکتەرە، بخاتە سەر بێت هارمن تاکو و هەستەکانی پیشان بدات کە لە ڕێی یاریەکەەوە بۆی دروست بوون. یعنی بەڕاستی زۆر جوان بوو لە ڕووی دایرێکتەوە، دەتوانم بڵێم پێرفێکت و نایاب بوو. تەبعەن دەرهێنەرەکەشی تا ئێستا 2 جار پاڵێراوە بۆ خەڵاتی ئۆسکار. خاڵی پێنجەم بابەتی دایکی بێت هارمنە. دایکی ڕاستەقینەی بێت هارمن وەک دیارە لە منداڵی هەوڵدەدات خۆی و منداڵەکەی بکوژێت، واتە بێت هارمن لەگەڵ خۆی بکوژێت، ئەوەیە خۆی دەمرێت، بەڵام بێت هارمن هەر بە زیندوی دەمێنێتەوە دەچێت بۆ خانەی هەتیوان. لەوێ گەورە دەبێت و کە گەورە بوو یەکێکی تر لە خۆی دەگرێت، دایکێکی تر لە خۆی دەگرێت، دایکەکە بە خێوی دەکات. پەیوەندی نێوان بێت هارمن لەگەڵ زرداچی خۆی زۆر جوانە. یعنی لە هەندێک حاڵەتەکان وا پێ دەچێت کە دایکی تەنها بۆ پارە لەگەڵی بێت، لەبەر ئەوەی دەزانێت بێت هارمن بۆتە کەسێکی بەناوبانگ و پارەیەکی زۆر پەیدا دەکات، پێ دەچێت کە ئەو تەنها بۆ پارە لەگەڵی بێت. بەڵام دواتر دەزانی کە نەخێر بەڕاستی هەستێکی دایکانە هەیە کە لە نێوان ئەو دوو کەسە پەیدا بووە. دەبینی کە لە کۆتاییدا ئەوەی بەسەر دایکی بێت هارمن دێت چەندە کار لە خودی بێت هارمن دەکات. هەمووشی گرنگتر ئەگەر سیرکەن زۆر جار کە منداڵێک بە شتێکەوە دەگرێت، دایک و باوکان بە تایبەتی لە کۆمەڵگەی خۆمان، کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەعکسەوە هەوڵ دەدەن کە ئەو شتە نەکات لەبەر ئەوەی شتێکی باو نییە، شتێک نییە کە خەڵک بیکات. بەڵام ئەو دایکە بە پێچەوانەوە زیاتر هانی دەدات کە بچێت شەترەنج بکات، زیاتر پشتگیری دەکات، زیاتر لەگەڵی دەبێت کە بتوانێت زیاتر ئەو یاریە بکات. وەک دەشبینین لە کۆتاییدا چ کەسێکی سەرکەوتوی لێ دەدەچێت تەنها لەبەر ئەوەی دایکی زیاتر هەوڵ لەگەڵ داوە، زیاتر یارمەتی داوە، زیاتر هەلی بۆ ڕەخساندووە کە بتوانێت بەشداری بکات. خاڵی چوارەم کەوا دەکات ئەم زنجیرەیە زنجیرەیەکی مەزن بێت، یەکێک بێت لە باشترین زنجیرەکانی ساڵ، بریتیە لە ئاکتینگ و ڕۆڵجێڕان. ئەگەر کارکتەری سەرەکی کە ڕۆڵی بێت هارمن دەجێڕێت بەنمونەوە بگرین، ئەویش بریتیە لە ئانیا تەیلۆر جۆی. ئانیا تەیلۆر جۆی بەڕاستی ئەکتەرێکە کە ئەکتەرێکی گەنجە، ئێمە پێشتر زۆرمان لێ نەبینیوە، ئەمساڵ لە فیلمی نیو میوتانت بینیمان، بەڵام ڕۆڵێکی وای نەبوو و فیلمەکەش سەرکەوتوو نەبوو. بەڵام لەم زنجیرەیە و لەم ئەڵقانە بەڕاستی خۆی سەرمان کە داهاتوێکی چەندە گەشی هەیە. ئەگەر سەیری زنجیرەکە بکەیت دەتوانم بڵێم گشت ساتەکان، یعنی شلانی کەم 95% ساتەکان ئەوی تێدایە، یعنی ئەو لەو ساتانە بەدەردەکەوێت. ڕۆڵجێڕانێکی ئەوەندە نایابی هەیە، ڕۆڵجێڕانێکی ئەوەندە جوانی هەیە کە تەواو تێکەڵی کارکتەرەکە بووە. وای بۆ دەچی کە بەڕاستی ئەو کارکتەرە هەر خۆی خودی ئانیا تەیلۆر جۆ بێت کە تووشی ئەو ڕووداوان دەبێت و دەبێت بە کەسێکی یاریزانی شەترەنج. زۆر جوان ڕۆڵی ئەو کارکتەرە دەجێڕێت. لە هەمان کاتدا هەڵبژارنی کارکتەرەکانی تر، بۆ نمونە بێنی واتس یان هاری بێلتیک یان تەنانەت بگرە پیاوە ڕووسیەکە بۆرگۆڤ، بەڕاستی هەڵبژارنێکی زۆر جوان. خاڵی سێم کەوا دەکات ئەم زنجیرەیە بەڕاستی شایانی بینین بێت، ئێمە زۆر جار لە زنجیرەکان، چ زنجیرەی پاڵەوانەکانە، چ زنجیرەی کەسایەتێکی ئاوایە کە لە خۆ دروست دەبێت، یان زنجیرەیەکی بورێ ڕاستەقینەکانیش، دەبینین زۆربەی هەرە زۆری کارکتەرە سەرەکیەکان پیاون. و ئەگەر پیاویش نەبێت ئافرەتێکە لە شێوەی پیاو، چۆن لە شێوەی پیاو، بۆ منە ئافرەتێکە سیفاتی پیاوی تێدا. بەڵام لەم زنجیرە ئەوەی جوان بوو بێت هارمن کە کارکتەرێکی ئافرەتە سیفاتی ئافرەتانەی هەبوو، یعنی سیفاتەکانی هەر ئافرەت بوون، بەڵام بوو بە کەسایەتێکی پاڵەوان. پیشانیاندا کە ئافرەت دەتوانێت سیفاتەکانی ئافرەتی خۆی هەڵگرێت، سیفاتی ئافرەتی خۆی هەر هەبێت،
هیچ سیفاتێکی پیاوانە بۆ نمونە سیفاتی تون بۆ نمونە سیفاتی پاڵەوانانە سیفەتی بەهێزبوون ئەوانەی تێدا نەبێت بەڵام لە هەمان کاتدا ببێت بە پاڵەوان ببێت بە کەسێکی سەرکەوتوو ئەگەر سەیری سیفەتێکی ئەو کارکتەرە بکەین خاڵی دووەممان بۆ پیشان دەدات ئەویش بریتە لە گەشە سندنی ئەو کارکتەرە لە زنجیرەکە کارکتەری بێت هارمن لە سێ حاڵەت پیشان دەدات لە تەمەنی منداڵی لە تەمەنی هەرزەکاری و لە تەمەنی گەنجی گەشەی ئەو کارکتەرە پیشان دەدات گەشەی بێت هارمن پیشان دەدات هەم لە ڕووی تەمەنەوە و هەم لە ڕووی بیرکردنەوە و هزریشەوە پیشانی دەدات کە بیرکردنەوەکەی چۆن بووە دەبینین لە منداڵی کەسێکی تا ئاستێک توندە کەسێکە کە تا ئاستێک زوو هەڵدەسێت لە هەرزەکاری تووشی هەندێک ڕووداوی ناخۆش دەبێت ئەوەیە وا دەکات کار لە یاریکردنەکەشی دەکات تاکو وای لێدێت مدمین و ئاڵوودە دەبێت بە خواردنەوە و حەب بەڵام ئەگەر سیر بکەین لە هەردوو تەمەنەکە لە تەمەنی بچووکی و لە تەمەنی هەرزەکاری بێت هارمن هیچ یاریەک نادۆڕێنێت ئەوەیە بێت هارمن کاتێک یاریەک دەدۆڕێنێت لە تەمەنی نێوان هەرزەکاری و گەنجی یاریەک دەدۆڕێنێت ئەو کات بۆی بەدەر دەکەوێت کە بەڵێ ئەو بردنەوانەی بەدەستی هێناون هەمویان لە خۆڕانە بوون و لەوانەیە زۆر جار دۆڕان ببێت بە پەیامێک بۆی چۆن ئەو دۆڕانە پیشانیدا کە ئەوانەی دەوروبەرین چۆن یارمەتی دەدەن چۆن کەسانێک کە لە دەوروبەری ئەوەن دەبنە هۆی ئەو سەرکەوتنەی کە ئەو بەدەستی دێنێت پیشانیدا کە جاری وهەیە بەڵێ دۆڕاندنیش دەبێت بە پەیامێک دۆڕاندنیش دەبێت بە وانەیەک باو کات کە خەڵکانی دەوروبەر خۆش بێ قەدریان بزانی لەبەر ئەوەی لە سەرەتادا بینیمان ئەو منەتی کەسی هەڵ نەدەگرت دەیگوت خۆم یاریەکە دەبمەوە بەڵام دوای ئەوەی دۆڕاندی تەنانەت لەگەڵ ئەو کەسێک کە دۆڕاندی هەر ئەو کەسە لەگەڵ چەند هاوڕێیشتر بوون بە یارمەتیدەر تا لە یاری کۆتاییەکەی باتەوە ئەمەش پەیامێکی زۆر جوان بوو کە قەدری ئەو کەسانە بزانی کە لە دەوروبەرتن هەموو سەرکەوتنەکان تەنها بەخۆتنی سەرکەوتنی وا یاخود بڵێن زۆربەی سەرکەوتنەکان ئەوانن کە لە دەوروبەرتن یارمەتی دەدەن و هاوکارت دەبن لەوانش ئەوانێک کە یارمەتی بێت هەرمونیاندا پیشاندرا لە هەمان کاتدا دایکیش کە لە خاڵەکانی پێشتر باسمان کرد یارمەتی دەرێکی گەورەی بوو دەمێنێتەوە خاڵی یەکەم کە سەرشترین خاڵی ئەم زنجیرەیە وا دەکات زنجیرەکە شایانی سیرکردن بێت پەیامی چیرۆکەکەیەتی ئەم چیرۆکە پەیامێکی هەیە ئەویش ناوبانگ جاری وهەیە دەبێت بە نەفرەت وەک دەبینین لە سەرەتاوە بێت هارمن لە ڕێی هەندێک حەبەوە وا هەز دەکات کە بەهۆی ئەم حەبانەوەیە یاریەکان دەباتەوە ئەوەیە کە گەورەتر دەبێت مدمین و ئاڵودەی ئەم حەبانە دەبێت هەر بەردەوام دەبێت لە بردنەوە بەڵام لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە تەواو دەشێوێت هەرچەندە یاریەکان دەباتەوە هەرچەندە پارەی زیاتر پەیدا دەکات هەرچەندە ناوبانگی زیاتر پەیدا دەکات بەڵام بەهۆی ئاڵوودەبوون و سەرقاڵبوون و تێکچوونی دەرونیەوە هەرگیز خۆشی لە خۆی نابینێت لە تەمەنی هەرزەکاری ئەمەش پیشانی دەدات کە جاری وهەیە ناوبانگ دەبێت بە نەفرەتێک ئەوەیە بێت هارمن تەواو خۆی بەدەستەوە دەدات تەواو واز دەهێنێت تا هاوڕێکانی دەوروبەری واری دەکەن کە بگەڕێتەوە ناو یاریەکان و بگەڕێتەوە ژیان ئەمە مانای ئەوە نییە کە هەر کەسێک بەناوبانگ بوویان هەر کەسێک پلەیەکی وەرگرت ژیانی ناخۆش دەبێت و ژیانی نەفرەت لێکراو دەبێت نەخێر بەڵکو دەبینین کە سەرباری ئەوەی بێت هارمن هەر بەناوبانگە بەڵام بەهۆی ئەوەی کە خەڵکانیش لە دەوروبەرە بەتەنیانە چەندان کەس یارمەتی دەدەن هاوڕێی لەگەڵ هەن لە هەمان کاتدا سەرکەوتنەکانی تەنها بۆ خۆی ناگەڕێنێتەوە سەرکەوتنەکانی بۆ ئەوان دەوروبەری دەگەڕێنێتەوە واز لە حەبەکان دێنێت یعنی ئەمان دەبنە هۆکار بۆ ئەوەی خۆشگوزارانی بگەڕێتەوە بۆ ژیانی سەرباری ئەوەی ناوبانگ و ناسراویشی هەیە بەگشتی ئەمانە دەخاڵن کە وا دەکەن زنجیرەی کوینز گامبت یاخود قوربانی پێدانی شاژن ببێت بە یەکێک لە باشترین زنجیرەکانی ئەمساڵ ئەگەر نێتفلیکست هەیە یاخود لە سایتە کوردیەکان بە خۆڕاسایی دەکەیت دەتوانیت بچی هەر ئێستا سەیری بکەیت و زنجیرەکە هەم کورتە هەم زنجیرەیەکی نایابە پێم وایە هەر کەسێک لە هەر چینێکی هەر حەزت بە هەر جۆرە بابەتێکە ئەگەر سەیری ئەو زنجیرەیە بکەیت پێم وابێت چێژێکی باش لێ دەبینی و سوود و وانەیەکی باش لێ وەردەگری من خۆم نۆ لە دەبەم زنجیرێ دەدەم پێم وایە چێکە لە باشترین زنجیرەکانی ساڵ یان دەتوانم بڵێم باشترین کورتە زنجیرەی ساڵی 2020 ئەمەش دەگرێتەوە بۆ ئەو خاڵانەی کە پێشتر باسم کردن وایان کردووە ئەو زنجیرەیە زنجیرەیە چێژ بەخش بێت زنجیرەیەک بێت کە تەنانەت منێک کە حەزم لە شەترەنج نییە وا لێ بێم کە حەز بە شەترەنج بکەم یاخود بمەوێت زانیاری زیاتری لەبارەوە بزانم بەلای ڤیدیۆکەمان تەواو بکەین بیرتان دەخەمەوە کە دەتوانن لە سۆشیال میدیای ئوسامە ئەحمەد فۆلۆم بکەن لە ئینستاگرام تویتەر فەیسبوک و لێرەش سەبسکرایب بکەن و
لە کۆمنتڕای خۆتان دەربن و لایکیش بکەن. ئەگەریش نادەتوان تەنها سەیری ڤیدیۆکە بکەن بە هیوای ئەوەی سوودێکمان بە ئێوە گەیاند بێت و بچن سەیری زنجیرەکە بکەن تاکو هەم چێژ بین و هەم سوودی لێوەربگرن. من وسام ئەحمەدم، سوپاسکە لەگەڵم بوون.